ساڵتان لێبێت بینەرانی کورسادیز مناوڕە تۆفیقم لە بەرنامەی شەوی پانۆراما لەگەڵتانین بۆ قسە و باسکردن لەسەر هەمانگی هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراق لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوودا چەند دانیشتنێک لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراقدا ئەنجام درا بۆ ئەوەی کە ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەش هەروەها هێزێکی هاوبەش پێک بێنرێت بۆی کە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یان ناوچە کێشە لە سەرەکان یان ناوچە جێناکۆکەکان پێک بێنرێت تاوەکو ئاسایشی ئەو ناوچانە بپارێزرێت کە لێرە و لەوێ جموجوڵی داعش سەری هەڵدا بۆ و چالاکیان ئەنجامەدا بەرامبەر بە هەم سوپای عێراق هەم گوندنشینانی ناوچەکە. هەر بۆ هۆکارەشەوە چەندین کەس لە ناوچانە شەهید بوون. لە ئێسادا بڕیارە کە هەفتەی داهاتوو وەفدێکی عێراقیش سەردانی هەرێمی کوردستان بکات بۆی کە کۆبوونەوەیشی نوێ یاخود کۆبوونەوەی چوارەم ئەنجام بدەن لەگەڵ هەم هەرێمی کوردستان هەم هێزی پێشمەرگی کوردستان تاوەکو قسە و باس بکەن لەسەر تەواوکاریەکانی دروستکردنی ژووری ئۆپراسیۆنی هاوبەش لە ناوچە جێناکۆکەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە شەو گفتوگۆکەین لەو بارەیەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ ئامادەن لەگەڵمانە کاک حەسەن باران چاودێری سیاسی بەخێربی. کاک حەسەن سوپاس دەکەین. هەروە کاک باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان بەخێربن جەنابیشتان کاک باڵام بۆ سوپاسانەکەین. بەڵێ سەرەتا بە لە کاک باڵام بۆ دەست پێ بکەین بە حکمەوەی کە جەنابەت ئەندامی پەرلەمانی کوردستانی هەم ئەندامی لێژنەی پێشمەرگەشی لە پەرلەمانی کوردستان ئەگەر هەڵە نەبن. لێسادا ئەم کۆبوونەوانە لە ماوەی ڕابردوو لە نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عێراق بەڕێوە چوو دوایەوەی کە چەند کۆبوونەوەیشی هاوبەش کراوە لەسەر هەندێک مەبادی ڕێکەوتون. ئەم ڕێکەوتنە بەتەمان لە کۆبوونەوەی چوارەمە تا ڕادەیەک جێگیری بکەن و ڕێکەوتنەکە بکرێتە کۆتایی و ژووری ئۆپراسیۆن و هێزی هاوبەش پێک بێنرێت. ئێوەکو پەرلەمانی کوردستان وەکو ئەندامی لێژنەی پێشمەرگە تا چەند لەم ڕۆیەوە ئاگادارن و هەمانگیتان هەیە و قسەتان هەیە بۆ ئەم هێزە هاوبەشەوە ئەم ژوور ئۆپراسیۆنەکە پێک دێت لە داهاتوودا. زۆر سپاس بە هیوای تەندروستی باش بۆ سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان. دیارە ئەم دانوستانانەی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان وەزارەتی دیفاعی حکوومەتی یەکگرتوو لە چوارچێوەی ئەو ڕێکارانایە کە حکوومەتی ئەمریکا نەتوانین بڵێن وڵاتە یەکگرتووەکانێکا بۆ دروستکردنی هێزێکی نیزامی بۆ هەرێمی کوردستان و کۆکردنەوەی سەرجەم هێزەکان لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا. ئەمە لە کار و پلانەکانی وەزارەتی پێشمەرگەی و وەزارەتی پێشمەرگە 2 ساڵ زیاترە کە بم کار و پلانانەوە خەریکە. ئێمە دوور و نزیک ئاگامان لە کۆبوونەوەکانیانە کە بۆ گەیشتنە سیغەیەکە بۆ ئەوەی کە بتوانرێ ڕێکەوتنێکی وا هەبێت کە هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزی وەزارەتی دیفاعی هەرێمی کوردستان بە یەکەوە بتوانن پارێزگاری لە سەروەری خاکی عێراق و بتوانن پارێزگاری لەو ناوچە جێناکۆکانە بکەن کە ئێستا بۆتە مۆڵگەی تیرۆرستانی داعش. بەڵێ دەست خۆش کاک باڵام بۆ دێمە خزمەت جەنابەت. بەڵێ کاک حەسەن ینی بینیمان لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ینی هێرش و پەلاماری داعش و دروستبوونەوەی هەندێک لە شانەکانی داعشە بوو لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. دیارە ئەمەش چووکە بەهۆی ئەو بۆشاییە ئەمنی کە هەیە لە نێوان هەم هێزی پێشمەرگەی کوردستان هەم سوپای عێراق کە لەم ناوچانەدا جێگیر کراون. ینی بەگشتی ئەوەی کە لەو ناوچانە ڕووەدا لە ئێستادا ئەمە هۆکارەکەی ئەو بۆشاییە ئەمنیە یاخود نەخێر ئەمە جارێکی دیکە بەهێزبوونەوە و سەرهەڵدانەوەی گروپی تیرۆریستی داعشە لەو ناوچانە. بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا جارێکی تر ینی دروستبوونەوەی داعش لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە و زیادبوونی چالاکی و فعالیاتەکانیان ئەمە بە نەزەری کەسانی ئەمنی و شارەزا و چاودێرانی سیاسی لە بوارە ئەمنیەکانە شتێکی پێشبینی کراو بوو. چونکە لە ڕاستیە ڕاستە لە ساڵی 2017 گورجێکی کوشندا چی لە سووریا و چی لە عێراق لە داعش درا، بەڵام نەتوانی داعش لە ڕووی سەربازیەوە نەتوانی داعش لە ڕووی فکرەوە کۆتایی پێبێنێ کەواتە داعش مابووە کە مابووە داعش دوجار توانی سوود لە کۆمەڵێ بۆشایی سیاسی بۆشایی ئەمنی وەربگرێ بە تایبەتی هەڵکەناندنی پێشمەرگە لە ناوچەیەکی فراوان کە هێزی پێشمەرگە دەست و پەنجەی نەرم کردبوو لەگەڵ ئەوانە و لە ڕووی هەواڵگریەوە لە ڕووی زانیاریەوە لە ڕووی گورز بەشاندنەوە ئەوەی کە پێشمەرگە لە ناوچەکانی کەرکووک و خورمات و داقوق و خانەقین و شنگال و مەخمور پێی دەکرا بە سوپای عێراقی ناکرا کە هێزی پێشمەرگە دوورخرایەوە
بۆشایەکی زۆر دروست بوو و ئەو هێزی کە پێی دەڵێن هێزی عێراقی هێزێکی فڕشەڵە و هێزێکە فرەسەرچاوەیە و هێزێکە لە ڕووی دیسپلین و پرەنسیپی سەربازیەوە زۆر ڕێک و ڕێکخراو نییە و سەرچاوی بڕیاردان ئەوە حەشدا ئەوە جۆرێکی لە میلیشایە ئەوە هێزی ئاڵتونیە نا ئەوە سوپای مەشات ئەمە وهای کردبوو فەوزایکی گەوری دروست کردبوو سەرڕای ئەوەی کە لە ڕووی هەواڵگریەوە دام و دەستگا ئەمنیەکانی عێراق نیان دەتوانی تەختیەی جموزۆڵەکانی داعش بکەن ئەمە هۆکاری تری هەمیشە دەڵێم و لە چاوپێکەوتنەکانی تریشدا دەڵێم بەداخەوە لە بەرەنجامی ئەو ململانێ سیاسی کە لە عێراقەیە لە نێوان هێزە سیاسەکان و ئەو چینە و بغزەی کە بەشێک لە سیاسەکان و هێزە سیاسی عێراقەکان بە سونە و شیعەوە بەرامبەر ئێمەی کوردەیان بوو وایان کرد بوونی داعشیان پێ باشتر بوو لەو ناوچانە نەکبوونی پێشمەرگە ئەمە هەڵەیەکی کوشندە بوو ئێستاکە خودی حکوومەتی عێراق باجی دەدا و حکوومەتی عێراقش مبادرە ئەکا بۆی هێزی پێشمەرگە بێ هاوکاری بێ بۆ چکە بەتەنها بە سوپای عێراق ئەو ناوچانە کۆنتترۆل ناکرێتەوە خاڵێکی تر ئەوەیە کە مانەوەی ململانی سیاسی مانەوەی ئەو غوبنە لە ناو پێکاتەکانە و جێشی عێراقی نەبووتە جێشێکی کە ئەنتمای بۆ وڵاتەکەی هەبێ پشکێنەیە و بەشە و وەلاعاتی جیاوازی هەیە و بیرشمان نەچی ئەو ململانی هەرێمایەتی کە لە ناوچەکە هەیە هەموو ئەمانە پێکەوە ڕاوای کردووە ئەو ناوچەیە ناوچەیەکی سەختە و ناوچەیەکە پێشتر گەرا و مۆڵگای سەرجەم گروپە تروریستەکان بووە لە ئەنسارسونەوە لە قاعیدەوە لە شۆڕشی بیستەوە لە قشبەندەکانەوە دواتر تا دێ ئەگاتە داعش کەواتە حکوومەتی عێراق من بیرمە ینی بەڕێز عەبادی کاتێک سەرکەوتنیان لە مووسڵ تۆمار کرد دەرچوو وەکو براوەیەکی جەنگ وتی ئەوە کۆتاییمان هێنا بە داعش و بەداخەوە هەندێک لە جنێراڵات و بەرپرسەکانی ئەمریکاش کەوتن ئەو هەڵەیەوە کە هەندێک لێدوانیان ئاراستەی خەڵکی دەکرد و لە میدیاکانە ئەوە کۆتایی بە داعش هات ئەو کاتە ئێمەمانان کە لەسەر زەمین زانیاریمان هەبوو لەسەر جموزۆڵەکانی داعش و پێگەی داعش پێمان وایە بوو ئەمە خوێنەوەیکی هەڵەیە بۆیە نەتیجەی ئەو بیرکردنەوە ئەو خوێن هەڵەیە لە ئێستادا داعش تەواو لەو ناوچانە تەشەنی کردووە بەڵگەش بۆ ئەوەی لەم ئۆپراسیۆنانەی دیالە لە چەند ڕۆژی ڕابردووە سوپاسالاری عێراق ئەڵێ تەسەورمان نەکردووە هێندا میێوانخانە و مۆڵگا و شوێنی داعشە بووە بەڵێ ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی کە داعش بوونێکی زۆری هەیە بۆ بوونێکی فراوانی هەیە بەڵێ ڕاستە کە بەم عقلێتە معالەجە ناکرێت دوجار ینی سیرەکەیت هۆزە عەرەبەکان بە دیاریکراوی سونەکان ینی هاوکاریانن و پاڵپشتیانەکەن و ئەمانە هۆکارێکن بۆی کە داعش بێت بە تایبەتی لە گوندە کوردەکان و گوندشینە کوردەکان بدایانی کاکاوڕێ ینی دەبێت کۆمەڵی حقات بزانانی هەنێک هێز لە ئاستی عێراقا و لە ئاستی هەرێمایەتی و لە ئاستی نێودەوڵەتی هەنێک جار بەرهەمێنانەکان ناو داعشە بەرهەمێنان دەکات بۆ ئەوەی ئەو گەمە سیاسی و ئەو بەرژەوەندیانی کە هەیەی لەسەر لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە عێراقا لەو ڕێگایەوە بێنێمە لە چەند ساڵی ڕابردووە دەیان زانیاری و دەیان تۆماری دەنجی ڤیددیۆیی لەبەر دەستان کە ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت چۆن دەخالەتیان کردو و دەستیان تێوەرداوە ئەمە خاڵێکی خاڵی یانی مەسەن ئەمڕۆ ئەم عەسرا لە نێوان جەبارە و کفریە کە سوپای عێراق تۆزێک لە بەرەنجامی گوشارەکانی پێشمەرگە و ناڕەزایەتی کورد چۆتە دواوە داعش بەعەس بەم عەسری ڕابردووە پەلاماری دێیەکی داوە هاوڵاتیەکی شەید کردووە 4 هاوڵاتیشی بریندار تێکەڵە لە عەرەب و کورد بەڵام قوربانیەکان عەرەبن ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو سوپایی کە هەیە ئەگەر سوپایەکی فشۆڵ نەبێ ئەگەر سوپایەکە هێندە تێکەڵ بە ململانی سیاسەکان کراوە هێندە مەسلەکیانە ئیشی بکردبایە نەدەبوو لە پەنای خۆیان چاوی لەسەر هەرێمی کوردستان بێت و چاوی لەوە بێت چۆن بستێک بێتە ژوورەوە لە خاکی کوردستان بەڵام چاوی لەوە نییە لە پەنایە گروپەکانی داعش پەلاماری هاوڵاتیان دەدەن و خوێن سەردانە کەم تەرخەمیە هەرگێکی بەڕاستی ینی زمانی 15 ساڵی عێراق پێمان دەڵێ لە ڕووی هەواڵگریەوە چووکە راپۆرتەکان ئەوەی کە لە سنتەر استراتیژیەکانی بەناو عێراقەوە دەگات هەسەنگاندنی بەرپرسە هەواڵگری و مخابراتیەکانی عێراق و بەرپرسە سیاسەکان پێمان دەڵێن بەشێکی بێئاگاییە بێزانیاریە و بەشێکی
بەداخەوە دەڵێ دژمنەکەم دۆستمە یعنی ئەو مامەڵەیەکی سەقەتە بەشێ لە هێز سیاسی عراقیان دەکەن و ئەمەش بەرەنجامەکەیەتی دەبێت چاوەڕوانی بەرەنجامی خراپتر بین لە پەیڕەوکردنی سیاستێک کە لە قازانجی عێراقیەکان نییە لە قازانجی گروپێکە لە قازانجی هێزێکە لە قازانجی ئەجندایەکە نەک لە قازانجی عێراق و هاوڵاتیانی عێراق بە هەموو پێکاتەکانەوە بۆیە دەبێت کورد لەم هاوچێشە ترسناکە دەبێت بزانێت چۆن سیاستی خۆی دەنەخشێنێ و چۆن مامەڵە زۆر باشە دواتر دێمەوە بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەری کە ئاماژت پێدایانی کورد چۆن سیاستی خۆی بنەخشێنێ لە داهاتوودا کاگێ بەڵام بۆیانی ئێوە بۆ نمونەوەکو پەرلەمانی کوردستان وەکو ئەندامانی لێژنەی پێشمەرگە ئێستا ینی هێزی پێشمەرگی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت لەگەڵ بەغدا و سوپای عراق ڕێبکەوێ بووی کە لەم ناوچە کێشە لە سەرانەوە بە دیاریکەی ئەو بۆشاییە ئەمنی کە دروست بووە و داعش خۆستێتەوە بووی کە هێز و پەلاماری خۆی لەو ناوچانە دروست بکاتەوە جارێکی دیکە ئێوە ڕێنمایی چیتان داوە بە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە هیچ گفتوگۆیشی لەگەڵ ئێوە کردو و وەزارەتی پێشمەرگە دەوێت ئەم جارە چۆن ڕێککەوێ لەگەڵ بەغدا ڕێکەوتنەکان کوردمەودای یاخود دەیەوێت نەخێر درێژمەودابێ بۆی کە بتوانرێت ئەم ناوچانە بە تەواوەتی پارێزرێ هێزی پێشمەرگی کوردستان بە یاسا و دەسوور بچێتەوە ئەوێ دیارە بە نیسبەت ڕێککەوتن لە بینی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی یەکگرتووی عێراق ئەمە ئێمە ئەبێ ڕاشکاوانە باستەوە بکەین کە ئێمە لە ئەنجامی جێبەجێنەکردنی دەستورۆ بە گوێنەدان بە دەستور کەوتوینەتە فەراغێکی زۆر زۆرەوە نەک تەنها لە ڕووی سەربازیەوە بگرە لە ڕووەکانی کەشەوە ئەم کێشانەی کە ئێستا لە ناوچەکانی مادەی 140 یان لە ناوچە جێناکۆکەکان ڕوو ئەدا هۆکاری جێبەجێنەکردنی دەستورە یعنی ئێمە ئەوە نییە تەنها هێزی پێشمەرگەی کوردستان ببەستینەوە بۆ دانوستانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە بکەین بە کێشەکانی بینی حکوومەتی یەکگرتووی عێراق و وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە لەو دانوستانانەی کە کردوویەتی لەگەڵ حکوومەتی عێراقی یەکگرتوو دیارە بە فەرمی پەرلەمانی کوردستانی دی ئاگادار نەکردوێتەوە و کۆڵێم ئەمە لەو چوارچێوەی بەرنامە و کار و پلانانەیە کە خۆیان لە لیژنەکانیان لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراقی دانوستانیان کردووە و دانوستانەکانیش تا ئێستا نەهاتوونەتە پەرلەمانی کوردستان بڵێن لەسەر چ بابەتێک بووە ئەوەی کە ئێمە وەرمان گرتووە ئەتوانم بڵێم لەوانەیە لە ڕێی کۆنتاکتی شەخسیەوە بوو بێیان ئەتوانم بڵێم هەندێکیشی لە ڕێی دەستگاکانی ڕاگەیاندنەوە بۆ بەداخەوە ئەم فەراغی گەورە لە نێوان وەزارەتەکان و لە نێوان پەرلەمانی کوردستان بۆ نەکردو ئەندامانی پەرلەمان وەکو ئەندامانی پەرلەمان وەکوتم بە دوواداچوونکردنەکان بەداخەوە ئێمە بڕیارماندا بوو وەکو لیژنەی پێشمەرگە کە سەردانی وەزارەتی پێشمەرگە بکەین بۆ دانوستان لەگەڵیان بۆ ئەوەی بزانین هەم لە مەسلەی یاسای چاکسازی و هەم مەسلەی کێشەکانی نێوان وەزارەتی پێشمەرگە وەزارەتی دیفاعی حکوومەتی هەرێمی کوردستان پلان و بەرنامەکانیان چۆنە بەڵام بەداخەوە ئەم ڤایرۆسی کۆرۆنایی بەسەر هاتوو خۆشتان نزان بە هۆکاری ئەمە زۆر لە کارەکانی هەم پەرلەمان و هەم حکوومەتی شپەکی کەوت ئەمڕۆ دەستان کردوەوە بە دانیشتەکانتانەوە ئەمڕۆ دانیشتنی لیژنەکان ئەمڕۆ وەکو لیژنەی ناوخۆ پێشمەرگە و پەیوەندیەکان کە پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە 5 خولی پێنجەمی ساڵی دووهەمی وەرزی بەهارە کە ئەم سێ لیژنەی ڕاستپارت بۆ بە دوواداچوون بۆ کێشەی ناوچە سنووریەکان و بۆ ئەو زەروزیانانەی کە لەلایەن دەوڵەتانی ئێران و دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیاوە بەر خاکی هەرێمی کوردستان کەوتووە ئەم سێ لیژنەیە دوای گەڕان بە ناوچە سنووریەکان و کۆکردنەوەی داتا لەسەر زیانی گیانی و مادی و لەسەر پێشێلکردنەکانی دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا بەسەر خاکی هەرێمی کوردستان ئەم سێ لیژنەیە ئەمڕۆ کۆبووینەوە و کۆتا راپۆرتمان نووسی بۆی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین و ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان ڕەزامەند بێ لەسەر ئەوەی کە دانیشتنی پەرلەمان بکرێت لەسەر ئەم بابەتە لە پەرلەمان گفتوگۆی لێ بکرێت زۆر باشە دەست خۆش کاک بەڵام بۆ کاگێ حەسەن باست لەوە کرد کە پێویستە هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە نەخشە ڕێگەی خۆی هەبێ بۆی کە بتوانێت بە شێوەیەکی باش ئەو ناوچانی کە کێشە لەسەر و ناوچەی کوردستانین وەکو چۆن لە ڕابردوو پارێزرابوون کاتێک هێزی پێشمەرگە و ئاسایشی هەرێمی کوردستان لەوێ هەبوو بە هەمان شێو لە داهاتووشدا ئاوا پارێزراون ئەو نەخشە ڕێگەیە بێت چۆن بێت یعنی ئەبێ لەگەڵ حکوومەتی بەغدا چۆن ڕێکوێ ئەخۆ تا دەستور هەیە و هیچ لایەک پابند نییە بە تایبەتی بەغدا پێوەی ئەگەر پابندبوون بە دەستورەوە هەبێت ئەم کێشانی ئێستا ڕوویەیە کاکەڕێ پێشەوەی وڵامی ئەوە بەمەوە دەبێت ئێمە ڕاستیەکەیە ملەتی خۆمان لێ ئاگدار بێت ئێمە ئەوەی عرب پێی دەڵێ لە ئێستادا کورد
لە مفترقت تەریقدایە لە دووڕیانێکایە. ئێمە ڕێگایەکمان هەڵبژاردە بوو لە ساڵانی ڕابردووە یان لانی کەم بەشێک لە هێزەکانی کوردستان و بەشێک لە سەرکردەکان ڕێگایشان هەڵبژاردە بوو باس لە ئابووری سربەخۆ و باس لە دەوڵەتی سربەخۆ و باس لەوەی ماڵاواییکردن لە بەغداوانە یعنی ئەزمون دەرکەوت ئێمە نەکرد پاشە کشەمان کرد شکستمان هێنا لە ئێستادا بەداخەوە ئێمە ئێستا بە شکست خواردووی لە بەردەم بەغداداین لە بەردەم حکمی بەغداین ئەوە بەرئەنجامی پەیڕەوکردنی سیاسەتێکی هەڵەبوو لەلایەن هێزگەلێکەوە یان جۆرە بیرکردنەوەیەک بەڕاستی کە خوێندنەوەیکی دروستی بۆ نەکرابوو بۆیە بەرئەنجامەکەی ئەوەی کرد کە کورد لە ئێستادا دەستەوەستان بێت لە بەرامبەر دەسڵاتدارانی عێراق ئەو باڵەکەی لە ئەستۆی کورد خۆیەتی بەشی هەرە زۆری بێشک و گومان ڕێگایکی ترمان ئایا ئێمە درێژە بەو خیتابە بەو بوتارە نەتەوەیە لانی کەم بۆ ئەم قۆناغا بێ بەرهەمە بین دەبێ حاڵی ملەتەکەمان چەند لە ئێستا خراپتر بێ و چەند مەترسی و هەڕەشەی گەورەتریش بێتە سەر هەرێمی ینی تۆمە بەسەوەی ئێمە بێ کورد خطابی خۆی بگۆڕێ لە ئێسادا بۆن بێگومان ینی زەنیی کاکەڕێ لە دنیا وایە حکوومەتێک دەسڵاتێک حیزبێک سەرکردەیەک لە مەشروعێکە شکستێنێ دەبێ بێتەوە بەردەمی ملەتەکەی بڵێ من داوای لێبردنەکەم من هەڵم کرد وەرن پێکەوە ڕێگایکی تر بگینە بەر ڕێگاکەی تر ئەوەیە کە هەمووشمان گەیشتونەتەوە قەنەعاتە کە ئێمە لە ئابووری سربەخوا سەرکەوتو بووین نە لە ڕیفراندۆمە سەرکەوتو بووین نە لەوەی دەوڵەتی سربەخۆ ڕابگەین نە لەوەی هیچ حسابێ بۆ بەغانەکەین کەواتە ئێستا بە پێی دستور بە پێی دیفاکتۆ بە پێی ئەمری واقع دەبێ ئێمە بگەڕێنەوە لەگەڵ بەغا گفتوگۆکەین و ئەم گفتوگۆیە بەداخەوە دەڵێم ڕاستە لە ڕووی دەستوری سیاسی و ئەرزشی خۆی هەیە بەڵام لە ڕوویەکەوە کە حکوومەتی بەغا خۆی هەست بە سەرکەوتنەکە بەسەر ئێمە واستەکە ئێمە لە کۆمەڵێ ڕۆ دووچاری کۆمەڵێک گرفتی دارایی و ئابووری و سیاسی و ئیداری بووینە بۆیە بینیتە چەند مەتاتی لاستیکی مامەڵەمان لەگەڵا ئەکات و نایەتە ژێر داواکانی خۆی کەواتە لە ئێستادا بۆ ئەوەی ئێمە بەرچاومان ڕوون بێت ئەمە جەنابێت لەلایەنە سەربازێکەوە پرسیارێک دەبێت کورد پێش هەموو شتێک یعنی ئەوەندە هێندە ئەمەمان دووبارە کردێتەوە تام و چێژی نەماوە دەبێت کوردی یەکگرتوو بێ نەک کورد خەریکی پاشقل لێدان بێ لە یەکتری ئێستاکە هەر هێزێک هەنگاوێک بنە لە بەرژەوەندی خەڵکە هێزێکی تر لێ ڕاست دەبێتەوە هەوڵەدا لە ڕێگای سوسیال میدیاوە لە ڕێگای میدیای ئاراستەکراوە و لە ڕێگای گوتاریکی بەناو ناسیۆنالیزمیەوە دەیەوێتی ئەم تێک بشێنی ئەم عیبدار بکە بەڕاستی ئەمە سیاسەتێکی هەڵەیە وەرە گوتارەکە خۆئیسە مەسەن بۆ نمونە ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان گەیشتووەتە ئەو بڕایە و گۆڕان گەیشتوونەوەی نوێ و ئیسلامیەکان گەیشتونەوە بڕایە کە دەبێ بچین تەنیا دەرەتان بۆ ئێمە بەغدایە یخۆ مەسەن برادانی پارتی دیموکراتی گەیشتوون دەم قەناعاتە بەڵام حکمەتەکە لەمە چییە؟ بچم پۆست لە بەغداوە بگرم و بچم امتیازاتی لێوەربگرم و گفتوگۆی ژێربەژێرم هەبێ بەڵام نێم نێوماڵی کوردی یەک بخەمەوە بە یەک گوتار بە یەک استراتیژ بە یەک بەرنامە بە یەک دەنگ بچین لە بەرامبەر بەغدا بکەوینە گفتوگۆوە وەکەوەی باڵام بۆ باسی کرد ئێمە کێشەی ئێمە مادەی سەوچلە کێشەی ئێمە بودجەی هەرێمی کوردستانە کێشەی ئێمە لە 150 خاچی هەرێمی کوردستانی کێشەی ئێمە مەترسی و هەڕەشەکانی داعشە کێشەی ئێمە بیری فاشی و شۆفێنی بەشێک لە عربەکان لە لەو ناوچانێک کە ڕۆژانە کورد دەربەدەرەکەن و هەندێک لە هێزە تورکمانیەکان کە ئازاری ڕۆژانە ئازاری کورد دەدەن لە کەرکووک و لە خورمات و لە خانەقین و لە شنگال بەڕاستی کێشەکانی ئێمە گەورەوە کوتی شیانی کێشەی ناتەبایی ناوخۆشمان ئەمە هەرە کێشە گەورەکەی کە ئێمە وا لێ کردو بێگومان ینی ئەزای تا کورد یەک دەنگ بێ تا کورد یەک بەرە و یەک دەنگ و خطاب بێت کورد سەرکەوتوو بووە هەر کاتێک کورد پەرتەوازە و پەرد بوو بێت پاشە کشەی کردووە نەیار و دوژمنەکانمان توانیویانە ئێمە تێپەڕین اینجا وەرن ئێستا مەسەرن بۆ منە من حەزەکەم بوارم بی لەسەرەوە بکەین ینی لایەنە سەربازەکەی ئەوەی کە جەناب و کاک باڵام بۆش چشتا خستە سەری باشە هەمووی هەفتەیەک نابێ وەفدی ئێمە لە چەندین گەڕ کۆبوونەوە و گفتوگۆە لەگەڵ حکوومەتی عێراق گەیشتونەتە 5-6 خاڵی زۆر گرنگ لانی کەم بۆ کورد لەم قۆناغا باشە وەفدی وەزارەتی پێشمەرگە ڕۆیشتووە هی حکوومەتی هەرێمە و لە هەموو هێزەکانی دیایە و بەڕاستی ئێستا کە ئەگەر هێزێک مبادرەیەکی کردبێت
حسننیەکی کردبێ لەگەڵ هێزی عێراقا هەم بۆ پاراستنی خەڵکانی خۆمان من لێرەوە مانجی پێش ئێستاکە چاوپێکەوتنە بوو شین و ڕۆڕۆمانە بوو بۆ کاکەیەکانی منطقەی خانەقی ڕاستە بە دەستی داعشەوە ئێستاکە ئەگەر هێزێکی دژەتی ڕۆژتو بێت لەوێ ڕاوی داعشی نابێ ئەمە دەستکەوت نییە لێرە لێ چکە گلەی کراوە لە سوشیال میدیا سەرڕای ئەوە بریا دژەتیرۆری هەولێرش بەشداریکە ئەم جای ئمە باس لە گفتوگۆکەین باس لەواکەین دەبێ بگەڕینەوە بەغدا باشە بۆ لە پەنا کۆبوونەوەی تایبەتێ و بۆ کە دێتە ڕووکەش مەسەلەن یەکێتی یان پەرلەمانتارێک لە بەغدا هەنگاوێک بناهێزێکی تر لێ ڕاست بێتەوە بەڕاستی ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە و ئەمە لەم قۆناغا ئێمەی کورد زەرری لەکەین و ئێستا ئەم هەنگاوانەی کە چوونەتە پێش مەبدەئیان ڕێکەوتنە وا بڕیارەوە فێکی حکوومەتی عێراقی بێتە هەولێر بۆ ئەوەی ڕاستیەکە گرنگ و چارەنووسازن زۆر ینی کورد ئێمە سفر بووینەتەوە لە ناوچەکانی لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هێرم من خەڵکی کەرکک و دووزوو ئەو ناوچانە مەزام سفر بووینەتەوە باشە ئێستاکە بینەوە لەوێ لە هەندێک دەواازە و خاڵەکانی پشکنینە ئاسایشی لێبێ چەند گرنگە پێشمەرگەی لێبێ چەند گرنگە خەڵکی و ناوچانە جارێکی تر پێشمەرگە بمێنێتەوە کاکە هەم نارەکانمان ستۆپێککەن و هەم بۆ لە ڕووی دەرونی و معنەویشەوە بۆ خەڵکی خۆمان زۆر گرنگە باشە ئەوە حکومت نییە ڕۆژتووە هەوڵی ڕێکەوتن دەدا بۆ لێرەوە مەسەن پێمان ناخۆش هێزێکی کوردیە کە هاوکاری ئۆپراسسیۆنەکە لەگە سوپای بۆ پاراستنی کوردەکانە بەپێی دستوری عێراقیش خۆتۆ بەشێکی لە منزوی سەربازی عێراقی بە دستور هەیە و برادرن لە پەرلەمانیش ئاگایان لەوە هەیە کە تۆ بەپێی دستوریە خاڵێکی تریایی مەسەن ئەو هێزی عێراقا لە دوێنە لە نێوان جەبارە و گوندەکانی قنگربان و کارێز و کفریە جۆڵەیەکی کردووە ئەو هەڵایەیە کە لە سوسیال میدیا دروست کراوە ئەو هەڵایە لە هەندێک میدیا دروست کراوە بەڕاستی گوناحە ینی زوڵم لە پێشمەرگاکەین لە خەڵکی ئەو ناوچانەکەین لە قەزەی ملەتەکەمانەکەین کاکە ئەو ناوچانە چۆڵە مەسافەیەکی چۆڵ هەیە لە دوای ڕووداوەکانی 2007ەوە ناوچەیەک هەیە چۆڵە کەسی لێ نیە نە سوپای عێراقی لێیە نەهێزی پێشمەرگەی لێیە بەڵکو بۆتە مۆڵگەی داعش بۆیە هەنێک جار پێشمەرگە مەسەلەن بۆن من لە ناوچەکانی زینانەوە هەنێک جار پێشمەگە ڕۆشتە بۆ ناوچەی ئۆپراسیۆنی کردووە هەنێک جار هێزی عێراقی هاتووە باشە ئەم ناوچانەی هەردوو لایە و هەردوو لای ئۆپراسیۆنی تیاکە بەڵێ ینی ناوچەیەکە سنووری پێشمەرگە نییە سوپای عێراقی هاتوو بێت پێشمەرگەی دەرپەڕاند بێت لەوێ سنگەری کرد بە سنوورێکە چۆڵە و بەڕاستی ئەو خاکەیەکە کە کێشەی لەسرە و بە پێچوانەوە پێشمەرگە بەرنامە هەیە 11 کیلومتر بچێتە قسەکەشەوەی دوجارە و جەناب داماژت پێدا خۆ تۆ هەر هێزێکی کوردی یاخود دەر هێزێکی پێشمەرگە یا هێزی دژەتیرۆر لە هەر ناوچەیەک لە ناوچە جێناوکان هەر کەسێک هەر هاوڵاتیشی کورد پێویستی پێیان بێ دەبێ بەهانایەنەوە بێگومان ئەگەر لەم سنوورە بێ ئەگەر لە سنووری مووسڵ و ناوچانی سەرەوە بێت کاک ینی ئێمە بە تۆزێک ئەوە بکەین ینی دڵمان بەو ملەتەی خۆمانە بسووتێ ینی لە خوارەوەی داقوق دە گوندی کاکەیان هەیە سێ گوندی ماوە هەر گوندێکی دووسێ ماڵی هەیە هەمووشی چۆڵ کرا بڵێ لە سنووری خوارەوەی دەوروبەری خانەقین نێزگەی حەوت گوندەیە دوو گوندی ماوە پێم وا بێوانش لە چۆڵکردنان باشە قەی ناگەر ئێمە مبادرەیەک بکەین و بڕۆین ئەوە بکەین ئەوجا باس لە ڕێکەوتن نەکرێت باش من لە ئاسا باڵەکانە پەیوەندیم کردووە ئەرکمە کە دێم قساکەم دەبێت زانیارەکانم لە بەردەستا بێت بە هیچ شێوەیەک نە لە نێوان دژەتیرۆر و سوپای عێراقا نە لە نێوان محور کە بەڕێز کاک محموود سەنگاوی کاکمەردان و دەیان فەرماندە و هێزی پێشمەرگە لەوێ بووە بە هیچ شێوەیەک ڕێککەوتن نەبووە تەنها پێشمەرگە پەیامێکی داوە هێزی عێراق نێتە پێشەوە و لە سنووری خۆی بمێنێت یەک خاڵێکی پشکنین هەیە دەی کارێزە پۆلیسی خۆمان پۆلیسی هەرێمی کوردستانی لێ هێزێکی ئەوان ناتووە لەو خاڵی پشکنینەوە ڕۆشتەوە بۆ منطقەی سلێمان بە کە لەژێر دەستی ئەوانایە ینی ناکری ئەم بابەتانە گرنگکەین ئەوە ڕاست ئەوەشیان ڕاستە عقلیەتێک لە ناو عەرەبی سونە و شیعە هەیە و لە ناو هێزە سیاسەکان هەیە و لە ناو دەسڵاتیش هەیە ئەگەر بۆی بکرێت حەزەکە سلێمانی و هەولێر و دهۆک و ئەڵەبجەش بخاتە ژێر دەستخۆی بەڵام مەرجنی ئەمەی پێ بکرێت ئەو قسەی هەیە ئێمەش قسەمانە ئەو هێزی هەیە ئێمەش هێزمانەیە دەبێت ئێمە نیوماڵی خۆمان ڕێخین و نین ئەو شتە بچووکانە لە یەکتر گەوریکەینەوە ئەوە بکەین و دواتر تۆ گفتوگۆتی حاڵی حاضر بۆ ئەمەی کە ئێستاکە لە سنووری جەبارە و کفری هەیە بۆ ئەوەی لە سنووری خانەقینەیە ئێستا حکومەتی هەرێم برادران لە پەرلەمانیش دەزانن گفتوگۆتانێ ئێکە گفتوگۆتی و دەتەوێت بگەڕێیتەوە بەغا و هەڵپەی وەرگرتنی پۆستمان لە بەغا ئەمە خاڵانی گفتوگەکان کام ئۆپراسیۆنەکە بێ لە نێوان هەردوو ینی بەڕاستی ناکرێت دواتریش ڕاستە حکومەتی عێراق
دەبێ ئەمە حقیقەتە بزانین حکوومەتی عێراق هەمیشە هەمان عقلیەتە لە ڕابردووە ڕەنگە خەڵکی تیاابێ خەڵکی مەدەنی تیاابێ خەڵکی ئازادی خوازیات تیاابێ بەڵام ئەم کولتورە بە ئاسایی ناگۆڕێ بەرامبەر کورد و نەتەوەکانی تر بەڵام تۆ بڕیاری داوە بگەڕیتەوە کە بڕیاری داوە بگەڕێتەوە بیست گفتوگۆ بکەیت گفتوگۆ بە عیب نەزانی تۆ ڕۆی شەڕ لەسەر مدیر عامێک لە بەغداکەی ئەی خێرە لەسەر ناوچەی جێناوەکان مشت و مڕەکەی دەست خۆش بە کاک حەسەن دێمەوە خزمەت جەنابەت کاک بەڵام بۆکو کاک حەسەن بەرام ئاماژەی پێدایانی ئێمە پێویستە کاتێک کە ئەکەوینە گفتوگۆ بە تایبەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گفتوگۆکانمان ئەمق بێ استراتیژی بێت ینی بیر لە ئایندە و دواڕۆژی بە تایبەتی هەرێمی کوردستان و لە 150 و خاکی کە لە دەستمان ناوە بە ناوچەی جێناکۆ یا کێشە لەسەر یا دابڕاو بە هەرێمی کوردستان ناوەبرێت ئێستا میکە هەیە ئێوەی پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان پێویست نییە هەمیشەیانی ئێوە پێداگر بن یاخود بۆ نمونە لە کۆبوونەوەکانی داهاتووتاندا ینی بەجددی قسە بکەن لەسەر بە دیاریکراوی مادەی 140 کە مادەیشی دەستوریە هەیە لە ڕابردوودا لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و تا ڕادەیەک هەندێک لە خاڵ و بەندەکانی جێبەجێکرا بەڵام بەغدا کەم تەرخەم بوو و تا ڕادێکی ژەرێمی کوردستان کەم تەرخەم بوو بە دوواداچوون بۆ بە تەواوەتی جێبەجێکردنی مادەی 140 ئێوە بۆ ینی لەسەر ئەم بابەتە قسە ناکەن قسەی جددیتان هەبێت و هەوڵێکی جددی هەبێت بۆ دوواداچوونتان هەبێت بۆ مەسەلەی بە دیاریکراوی مادەی 140 دیارە ئێمە لە پەرلەمانی کوردستان تەنها کێشەمان کێشەی مادەی 140 ناوچە جێناکۆکەکان نییە من ئێستا گەر کۆمەڵێک داتا و زانیاریتان پێ بڵێم ئەوەی کە لە خاڵە سنوورەکان یا لەسەر سنوورەکان لەگەڵ حکوومەتی ئێران کێشەمان هەیە لەگەڵ حکوومەتی تورکیا کێشەمان هەیە طبعاً ئەتوانم بڵێم ئەگەر بەقەدەر ئەوەی ناوچە جێناکۆکەکان یعنی قورس نەبێ لەوە کەمتر نییە بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری ئەو شوێنانە بکەین لە بیدایەتیەوەی کە ئێمە سنوورمان لەگەڵ دەوڵەتی ئێران هەیە هەتاوەکوونەی ئەگەینەوە ئاخر نقطەی سنوور لەگەڵ دەوڵەتی تورکیا تا ئێستا ئێمە بەهۆی دەست درێژەکانی دەوڵەتی تورکیا و ئێران نزیکەی 500 گوندمان چۆڵ کراوە 500 گوند چۆڵ کرابێ ئەبێت چ زیانێک و ئابووری و گیانی بەر هەرێمی کوردستان کەوت بێ دیارە تاکە ڕێگا بۆ هەرێمی کوردستان یەکگرتووی ناو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بە یەکگرتووی بکەونە دانوستان لە ژێر ڕۆشنایی دەستوری عێراقی یەکگرتوودا کێشەکان لەگەڵ عێراق چارەسەر بکرێ بەمە چارەسەر ناکرێ موزاییدەکردن لەسەر یەک بەمە چارەسەر ناکرێ یەک بە هەڵەدا بردن بۆیە لە ئەمڕۆدا ئەرکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەجددی دیفاع لە سەرجەم خاکی کوردستان کە داکۆکی لە سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان کە نەک بە پێی گیانی حیزبایەتی بیر لەوە بکاتەوە کە لە چ سنوورێک ئەو زیاتر مستەفید ئەبێ وەکو حیزبەکەی و لە چ سنوورێک ئەگەر هەر کێشەیەکی شەبێ خۆیان لێ دوور بگرێ ئەگەر کێشەیەک هەبێ لە خانەقین بێ و لە مووسڵ بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێشێلکاری بێ لە دەستوری عێراقی فدراڵە بە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەک وایە کەواتە تەخوینکردن و ناشرینکردنی یەک لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانیە بۆیە ئێمە هەوڵمان داوە ئەمەی کە ئێستا وەکو لیژنەکەمان کە سەردانی ناوچە سنووریەکانمان کردووە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا کۆمەڵێک ڕاستپاردەمان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان مولزەم بێ بەوەی بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی مەرکەزی چارەسەری ئەم کێشەی ئەم خاڵە سنووریانە بکەن هەم ئێران هەم تورکیا لە ڕووی زەمینی و لە ڕووی هەوایەوە دەست درێژێکی زۆریان کردوتە سەر خاکی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستانیان خستۆتە ژێر کۆنتڕۆڵی خۆیان بوون بە کێشە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان جوتیارانی هەرێمی کوردستان لە سنووری پێنجوێن لە سنووری هەورامان لە سنووری قەڵاتزیە تا ئەگەیتەوە داخۆ ناتوانن بڕۆنەوە سەرکار و پیشەکەی خۆیان دیارە ئەمە وەکو وتم لە ڕووی ئابووریەوە زەرێکی زۆر زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم لە ڕووی مادیەوە لە ڕووی ژینگەوە ئەمانە بەهۆی تۆپبارانەکانیان کۆمەڵێک یعنی زەرەریان لە هەرێمی کوردستان داوە بۆیە ئێمە هەر لە ناوەڕۆکی ئەو ڕاستپاردانەی کە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە داوامان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر ڕۆشنایی دەستوری عێراقی یەکگرتوودا بتوانێت لەگەڵ حکوومەتی مەرکەزی لیژنە دروستکەن بۆ ئەوەی لەگەڵ دەوڵەتی ئێران و تورکیاوا بکرێکە ئەو خاڵانە ئەو میلە مەرزیانەی کە کاتی خۆی لە ساڵی 75 دروست کراوە بۆ جیاکردنەوەی سنوورەکانی ئێران عێراق و عێراق تورکیا ئەمانە هەمووی بگەڕێتەوە سەر نقطەی ئەساسی خۆی و ئێمە بە پێی مادەی دەستور بە پێی مادەی 110 دەستور کە
ئەرکی پاراستنی سنوورەکانی عێراق ئەرکی پاسەوانی سنوورە داوامان کردووە کە ئێستا لە پاسەوانی سنوور بەداخەوە ئەوانەی کەوازیان هێناوە تا ئێستا لەلایەن حکوومەتی فیدراڵەوە دانەمەزرێن ناوەتەوە یاتوانم بڵێم لادان و دانانیان بۆ نەکراوە بۆ ئەوەی ئێستا لە پاسەوانی سنوور کۆمەڵێک خەڵکی زۆر یان ئەتوانم بڵێم میلاکێکی زۆر نەقسیان هەیە و سنوورێکی بەرفراوانمان هەیە ئێمە لەگەڵ دەوڵەتی ئێران لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەمەش بە سێلی وای پاسەوانی سنوور سپێردراوە کە ئەو کاتە کوردستان سێ پارێزگا بووە پارێزگای سلێمانی بووە هەولێر بووە دوهۆک بووە ئێستا پارێزگای هەڵەبجەشی بۆ زیاد بۆ ئێمە هەر لەواناک داوامان کردووە کە حکوومەتی فیدراڵ بۆ ئەوەی کە بتوانێت بە باشی چاودێری سنوورەکانی خۆی بکە و لەژێر کۆنتترۆلی خۆیان بێ لیوایەکی کەی پاسەوانی سنوور بۆ پارێزگای هەڵەبجە تەشکیل بکرێ بۆ ئەوەی ئیتر ئەو دەست درێژیانەی یان ئەو فەڕاغانەی لە سنوورەکان هەیە لە بینی ئێران عێراق لە بینی ئێران تورکیا بتوانرێ کۆنتترۆل بکرێ و بە هەمان شێوەش داوامان کردووە کە لە ڕێگەی حکوومەتی یەکگرتووی عێراقەوە داوا بکرێ لە دەوڵەتی ئێران و لە دەوڵەتی تورکیا ئەو بارەگانەی کە هێناویانەتە خاکی هەرێمی کوردستان بیگەڕێنەوە سنوورەکانی خۆیان بیبەنەوە ناو خاکی خۆیان سنووری خۆیان قایم بکەن و ئەو شەڕەی کە بە بیانووی بوونی هێزی معارەزەی خۆیان هێناوێنێتە خاکی هەرێمی کوردستانەوە بتوانن لە خاکی خۆیان بیکەن و پارێزگاری لە سنووری خۆیان نەکەن و سەروەری ئەم هەرێمە تێک نەدەن بۆیە من لێرە دووبارە لەسەر ئەوە داکۆکیەکەمەوە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان ئەم حکوومەتی سەرجەم چین و توێژەکان نەبێ ئەگەر ئێمە هەموو حیزبە کوردیەکان نەتوانین هەماهەنگ بین و بە یەکەوە داکۆکی لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان نەکەین پێم وایە ئایندەی ئەم هەرێمە بەرەو باشی ناڕواوە تووشی شکستیش ئەبین و پێش هەمووشیان ئەوانە باجی گەورە ئەدەن کە ئەیانەوێ ئەم هەرێمە بەرەو هەڵە و بەرەو هەڵدێر بەرن دەست خۆش کاک بەڵام بۆ سپاس دەکەم بەڵێ کاک حەسەنیانی بۆ نمونەوە تا هەموو لایەک داخوازی ئەوەیەتی کە هەرێم تەبا بێت و هەوانگ بێ لە ناو خۆیەوە لایەنە سیاسیەکان بە تەواوەتی هەمانجی و دەزەناو دەست بن بۆ پاراستنی سەرجەم سنوورەکانی هەرێمی کوردستان بە ناوچە کێشە لە سەرەکانیشەوە یە خاڵیکە ئەگەر ئێمە گفتوگوی لەسەر بکەین بە دیاریکراوی هێز و لایەنە سیاسیەکان هەموو هێزەکان کە لە هەرێمی کوردستان هەن چۆن ئەتوانن پەیوەندیشی باش دروستکەن لەگەڵ هۆزە عەرەبەکانی ئەو ناوچانی کە بە کێشە لەسەر ئەژمارەکرێن بۆی کە بتوانین ئێمە لەوێ بەدەر لەگەڵ لە ڕێکەوتنمان لەگەڵ حکوومەتی بەغا توانین لە ڕێگەی ئەم هۆزانەشەوە تا ڕادەیەک هێمنی و ئارامی بۆ ناوچانە بگەڕێنەوە بەڕاستی چکەمە خاڵێکی گرنگە ئەگەر هەبێ لەوێ ئەمە بابەتێکی گرنگە تۆ کاکاوڕێ تەنها ئەمەژەت کرد چاکردنی پەیوەندیەکان و دروستکردنی پەیوەندیەکان لەگەڵ هۆزە عەرەبە سوننیەکان کە لەو ناوچانە هاوبەشن لەگەڵێمە بەڵام من دەمەوێت ئیزافەی بکەم لە ئێستادا کورد نەک بۆ ئەوان پێویستە لەگەڵ ماڵی سوننە و شەقامی سوننە لەگەڵ هێزە سوننیەکان لەگەڵ ناوەندە ڕۆشنبیریەکانیان لەگەڵ ناوەندە ئاینیەکانیان بە هەمان شێوە لەگەڵ مەرجعەتی شیعە لەگەڵ هێزە شیعەکان بەڕاستی ئێمە هەندێک ڕفتارمان کردووە و هەندێک هەڵسو کەوتمان کردووە و هەندێک شتی پەلەمان کردووانە مافی خۆمانن یعنی ئەوی کە داوامان کردووە مافی خۆمانە بەڵام کاتەکەی گونجاو نەبووە و لەبار نەبووە و پەلەمان کردووە و پەیڕەوکردن لە ینی ئەو ئالیەت و میکانیزمانی کە ئێمە دەمانویست پیا بڕۆین هەمووی هەڵەبوو بۆیە ئەنجامەکەشی بەخراپ کەواتە بێمەتیام بگێنین من یەک نمونەت بۆ بەڕێز پارێزگاری هەولێر لەم ڕۆژانەوە باسیەوەی کردووە کار کەسێک داخلی هەولێر بێ 50,000 بدات باشە دەزانی ئێستاکەوە لە شەقامی عێراقیە چی ڕنگدانەوەیکی خراپیەیە دەزان چینە ڕزایەتیەکەیە باشە من نازانم یعنی ئێمە هەر دەڵێ بە ئەن قەست هەندێک سیاست هەندێک لێدوان هەندێک کەڵسوکەوت بەڕاستی ئێمە زیانی هەیە بۆ قزەی کوردی منی ئومێدوارم لێرەوە بۆ هەموو هێزەکان لە پێش هەموویانەوەیچێتی نیشتمانی کوردستان ئەو جا پارتی ئەو جا گۆڕان بەڕاستی غەمی ئەم ملەتیان نابێت دواتریش تۆ وەرە سەر واقعەکە تۆ ناتوانانی موچەی فەرمانبەران بی تۆ لە بواری بۆ بەرهێنان و ئاوەدانکردنەوە سفر بوویتەوە باشە ناتوانانی سنوورەکانت بپارێزی لە ئێستادا تورکیا 15 زیاد لە 15 کیلۆمتر لەبەرەوەی هینێکی ئەوە هەیە تعتیمێکی علامی هەیە لەسەری نازانین هاتووە بەشە خاکی کوردستانی داگیر کردووە لەم ناوە سوپای عێراقی ئەگەر بۆی بکرێت ئەویش دێتە پێشەوە ئەویش بۆی بکرێت دێتە هێڵی 36 دێتە بانی مەقان و دێتە
قادرکەرم و کۆرمۆر و دەچێتە شێراوە و هەموو وڵاتەکەمان زۆر ناوچەی دیکە لە دەست بەڵێ خۆ حکوومەتی عێراقی دەڵێ بەپێی ئەو سیاقانەی کە لە پرۆسی ئازادیە بووە ئێمە دەگەڕێینەوە ئەو ناوچانە کەواتە ئێمە هەڕەشەی زۆرمان لەسرە هەڕەشەی بژێوی خەڵکمان لەسرە هەڕەشەی پەیوەندەکانی خۆمانمان کە هەمووی تێکچووە و هەڕەشەی دەروجیرانمان لەسرە و لەگەڵ عێراقشە ممارسی سیاسەتی هەڵاکەین کەواتە ئێستاکە ئێمە محکومین بەوە بە یەک دەنجی بە یەک ڕزی جارێکی تر بچینەوە لە بەغا گفتوگۆ بکەین و لە ئێستادا کاکە ڕێ کۆمەڵێ ئەرزیەت زەمینە ڕەخساوە بۆ ئەوەی ئێمە سوودی لێ ببینین و بتوانین هەنگاوی بچینە پێشەوە یەکەم هاتنی بەڕێز کازمی بۆ خۆی هەچەنێ من لەو کوردانە نیم زۆر گەشتبین بم بە نەیارەکە یعنی گەشتبین بم بە نەتەوەکانی بەرامبەر بەڵام دوجار ئەم لەوان باشترە و پرۆژەیەکی تری لە پشتەوەیە و پیاوێکی زیاتر نیشتمانیە و دەکرێت سوودی لێ ببینین لە گفتوگۆکانمانە و کۆمەڵی هەنگاوی لە ئاستی عێراق و بێگومان دەتوانین ئێمە سوود لەمە ببینین هەندێک دەستکەوتی لێ بکەینەوە وەک ئەوەی خۆ ئێستاکە خەریکە دەگەینە ڕێکەوتن بەنسبەت ناوچە جێناوەکان لە بواری سەربازیە خۆ لە سەردەمی حکوومەتەکانی ترا و کابینەکانی ترا نەک ئەوەی ئامادە نەبوون بەڵکو هەر زۆر دژمانیش بوون هەر زۆر بە ئێمەیان بە ئینفساڵی ئەوانە ماڵیانی گەیشتە ڕێکەوتن لە ڕووی سەربازیەوە خاڵی یەکەم و دوجار خاڵەکانی دیکە دەستپێەکان ئیداریەوە بەڵام دەبێ یعنی ئێمە کێشەیەکە متمانەمان لە نێوان خۆمانەوان نێڵاوە چۆن ملەتەکەمان بەرەو ئەوە ڕەتاو متمانیان دەسڵاتە نەمێنێ بە هەمان شێوە متمانە لە نێوان حکوومەتی عێراق وانە لە بەرەوەی دەڵێ من هەرچیشی بۆ بکەم و سبینێ دەرفەتیی بۆ بڕاستێ دەفڕێ ئەم حستن نیە چۆن دروستە بێتوانی ئەما چۆن دروستە بێتەوە بەڕاستی ناکرێت لە بەغدا پۆست وەرگری و بە دوای امتیازابی لێرە باس لە دەوڵەت و شعارات و دژایەتی عێراق بکەیت دەبێت خۆت یەکلا بکەیتەوە ئەمە منیشی هاوڵاتی نیم ئەمە هێزە سیاسەکانە دەبێت حکوومەتی هەرێمە دەبێت خۆی یەکلا بکاتەوە ئەو یان دەبێ بڵێ بەشێکم لە عێراق یان بڵێ چیتری هەیە فەرموبا ئیلانیکە بۆی ئەم پەنجایشمان ڕۆی ئەم پەنجایشمان لە دەست بچێت کەواتە ئەم هەرێمی کوردستانە ئەم هێزە سیاسیانە محکومن بەوەی سوود وەربگرن هاتنی بەڕێز کازمی تێکچوونی نێو ماڵی شیعە و ململانیەکان هاوکێشە هەرێمایەتی و نێودەوڵەتەکان تقریبەن باڵانسەکە ئەگەر باش ئیرادە بدرێ و ئەگەر باش سیاست بکەین ئەگەر ملت و نەتەوە نەکەین بە قوربانی ئەم حیزب و ئەم کەس و ئەم پۆست و ئەوانە من دڵنیام دەتوانین ئیشی باشکەین و پێ ئەچێت ئەم ئاڵو گۆڕانی کە لە دەوروبەرمان دەگوزارێ ئەگەر باش سیاستکەین بە قازانجی قەزەی ملەتەکەمانە بیهێنین و بتوانین ئیسفادەی لێ بکەین و هەنگاوی تر بچینە پێشەوە بەڵام بەم پەرتەوازەیە بەم فرەخیتابیە بەم گونجان و جیاوازیە بەم پاشقل لێدانە لە یەکتر بەڕاستی هەم ئەوان نەزانن خۆوان باش دیقەتی پێ دوای بەغدا چاوەڕێمانەکە هێندە زۆر ینی لەسەر کورد بۆستە تا خۆی ڕێگە خاتەوە و کاتە بچێت ینی لەسەر ئەم مەلەفاستیارانە ڕێبکەوێت چکە ڕاستیانی بڕیارەکانی حکوومەتی کازمی زۆر کۆنکرێتین ینی کە بڕیارەدا جێبەجێیە کاتێکسە بڕیارەکانی کۆنکریتین بەڵام بیریشمان نەچێ عێراق خۆی کێشەی دارایی هەیە ڕاست کێشەی بوونی سویلێ هەیە ئەوەی کە لە بەردەستی بێت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوە خۆ لە ڕووی داراییەوە باری ئەو گرانتر دەکات بەڕاستی بۆیە دەبێت ئەوە ئێمەین دەبێت پەلەمان بێ بۆ ڕێکەوتنەکە لانی کەم لەم قۆناغا خۆ ناوچەکە لە بەردەم کۆمەڵی ئەگەر و پێشات و گۆڕانکاریایە بەڵام لە ئێستادا ئێمە پێویستمانە خەڵکمان لە شەقام برسیەتی خەڵکمان بێموچەیە پرۆژە و خەدەمان نەماوە ئەم بەڕێزە لە پەرلەمانە متمانە نەماوە خەڵک ئینتمای بۆ نیشتمان و خاک نەما ئینتمای بۆ مقدساتی نەما جوانەکانی ئەم وڵاتە هەمووی کاڵەوە بوو ئێمە کێ لێ بەرپرسە خۆ بەعز لێ بەرپرس نییە ئێسی ساڵ ئێمە خۆمان حکومڕانین ئەم هەرێمە ئەم دەسڵاتە دەبێت بە خۆمان نابچینەوە دان بەوا بنین کە هەڵەمان کردووە بێن ئەو هەڵانە ڕاست بکەینەوە دەست خۆشکاک حەسەن کاگێ بەڵام بۆ ئێوە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان لە سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان ینی دیارە هەموو ڕابۆچوونی خۆتان هەیەەوە پێشنیارتان هەیە و پرۆژەتان هەیە کە پێشکەشیەکەن بۆ دانیشتەکانی پەرلەمانی کوردستان پێدوانێت لە ئێستادا کاتێک کە هەرێمی کوردستان بەم هەموو بار و زروفە قورسەدا تێپەڕە بێت و ئێمە لە ئێستادا هێندە پێویستمان بە بەغدادا هێندە پێویستمان بەوە نییە کە ئێمە دوورکەوێنەوە لە بەغدا
پێتانوانێت لە ئێستادا ئەبێ هەموو لایەنەکان و فراکسیۆنە جیاوازەکان پرۆژەیەکی وەها گەڵاڵە بکەن کە هەم بۆ یەکێتی نیشتیمانی نێو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێ، هەم بۆ پرۆژەیەکی دیاریکرا و ڕوون بێ کە لەگەڵ بەغدا بتوانین ئێمە بگەینە ڕێکەوتنێک و هەمانگیشی باشترمان هەبێت لەوەی کە ئێستا هەیە لە بەرژەوەندی میلەتەکەمان و خاکەکەمان بێت. پێم وایە لە سەرجەم فراکسیۆنەکان پێشنیاز هەیە بۆ ئەوەی کە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان وا بکات کە ئەم بارە قورسەی لە سەر کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر هەموویشی پێ کەم نەکرێتەوە نیوەی کەم بکاتەوە. بەڵام کێشەی گەورەی هەرێمی کوردستان ناشەفافیەتە. تا ئێستا پەرلەمانی کوردستان بوجە نەهاتۆتە بەردەستی تا بڕیار لەسەر پرسەندکردنی بوجە بدا. حکوومەت بە هەوەسی خۆی بڕیارەدا ئەڵێ پارەم لە بەردەستانیە، بەڵام لە پڕەڵێەوە ئەوەنە ملیۆن تەرخان کرا بۆ فلانە پرۆژە. ێ باشە ئەگەر تۆ پارەت لە بەردەستانیە بۆچی تۆ ئەگەر لەگەڵ پەرلەمانەکەی خۆت شەفاف نەبی میلەتەکەی خۆت چۆن باوەڕت پێێنێ. لەبەرەوە ئێمە یەک شت هەیە بێ ئەوە بزانین حکوومەتی هەرێمی کوردستان دوو ڕێگە زیاتری لە بەردەستانیە، یان ڕێککەوتنە لەگەڵ حکوومەتی یەکگرتو یان ڕێک نەکەوتنە. باشە ئەبێ پرۆژەی هەبێ لە ئەگەری ڕێککەوتن ئیسفادەکانی چییە و لە ئەگەری ڕێک نەکەوتن ئیسفادەکانی چییە. ئەم پرۆژانە پێویستە بدرێتە پەرلەمانی کوردستان بۆی پەرلەمانی کوردستان بە دوواداچوون و توێژینەوە بۆم پرۆژانە بکە. بەڵام بەداخەوە کوێڵم حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێسەی ئەوەی کاتۆن بڵێم یعنی حکوومەتێکی پۆلیسیە بڕیار هەمووی لە لای خۆیەتی پرۆژیان ێرێ بۆ پەرلەمانی کوردستان پەرلەمان فەرمۆم پرۆژەیەم بۆ بکە بە یاسا. ئێ باشە پەرلەمان پرۆژەت بۆ بکە بە یاسا، ئەو پەرلەمان پرۆژەکەی بۆ کردی بە یاسا. ئەی پەرلەمان دوایی تۆ ئەگەر شەفاف نەبی چۆن ئەتوانێ بە دوواداچوون بۆ کارەکانت کا. بەداخەوە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەر هەمووی لە پەرلەمان شاراوەیە و بەم عقلێتەوە بەم شێوەیەش کار بکەین و کوڵێم ئێمە میلەت زەرەرمەندە بێ بە زەرەرمەندی یەکەم ئەوانن کە ئەم هەرێمە بەرەو ئەو ئاقارە بن. ئێمە سەیرەکەین لە هەندێک میدیاوە ئەگەر حکوومەتی مەرکەزی مانۆڕێکی سەربازی بکە، حکوومەتی یەکگرتو مانۆڕێکی سەربازی بکە بۆ ناوچە کێشە لە سەرەکانیان بۆ ئەو ناوچانەی کە گومانی بوونی تیرۆرستانی داعشی لە سرە زۆر گەوراکرێ. بەڵام وەکو من ئاماژەم پێدا لە ئەنجامی ئەو بە دوواداچوونانەی کە ئێمە کردومانە بۆ خاڵە سنووریەکان لەگەڵ ئێران عێراق و لەگەڵ عێراق تورکیا ئەبینین زۆر لەوە زیاتر دەوڵەتان هاتوون. بۆ نمونە تا ئێستا تورکیا 40 بارەگای لە هەرێمی کوردستان هەیە. باشە تورکیا 40 بارەگا چ پێویستەکە؟ باشە لە ناوچە جێناکۆکەکان هەر ئەوە نا کە بە شەرتێک حکوومەتی یەکگرتو مافی خۆیەتی بە پێی دەستور. ئەوە ئێمەین کە یعنی لە هەندێک خاڵا لە دەستور بە ئەوانەڵێن نەخێر نابێ جێبەجێ بێ، ئەوانیش لە هەندێک خاڵ با بەرامبەر بە ئێمەڵێ کەمادەم تۆ نەتێڵە ئەم خاڵی دەستور جێبەجێ بێ منیش ئەو خاڵە بەرامبەر بە ئەو خاڵە بەکارێنم. ئێمە ئەگەر سیرکەین کێشەی بودجەمان هەیە لەگەڵ حکوومەتی یەکگرتو 450 میلیارد بۆ ئێمانێرن. باشە 450 میلیارد دیارە ئەمە شایستەی دارایی هەرێمی کوردستان نییە، شایستەی دارایی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە. ئێمە ڕاستیەکان بە خەڵک ناڵێن، حکوومەت ڕاستیەکان بە خەڵک نارێ. ئەم 450 میلیارد دۆلارە کە ملیارەکە دینارەکە حکوومەتی مەرکەزی نردوێتی وەکوتم ئەمە شایستەی دارایی تەواو نییە، بەڵکو ئەمە لێبڕینی تایە لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەو 250,000 بەرمیلەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بیفرۆشەوە. کەواتە سەیرەکەی لێرا سیرکە لێرە حکوومەتی مەرکەزی هەم ڕەزامەند بووە بەوەی کە پارە بدا و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕەزامەند بووە لە بڕی ئەو نەوتەی کە ئەی فرۆشێ حکوومەت ئەو شایستە داراییە لە هەرێمی کوردستان ببڕێ. وەکو ئاماژەم پێداعنی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێگایەکی لە بەردەستانیەوە پێویستە بێتە پەرلەمانی کوردستان و بۆ پەرلەمانی کوردستانی ڕوونکاتەوە لە ئەگەری ڕێک نەکەوتنی لەگەڵ حکوومەتی مەرکەزی پلانی چییە؟ ئایا ئێمە ئەتوانین لەسەر هەموو مەلەفەکان لەسەر هەمووی ئێمە ئایا ئەتوانین ئەوە ڕێک نەکەوتین؟ باشە خۆ ڕێک نەکەوتن هەرەوە نییە کە تۆ پارەت بۆ نەنێرێ. باشە بۆ نمونە تۆ ئەو پارەکە نانێرێ لە بەردەستی خۆیەتی بانی فڕۆکەخانەکانت لێداخاتەوە هەر بە هەمان شێوەی کە کاتی ڕیفراندۆم کرا بەیانی کێشە بۆ خاڵستنووریەکان دروستەکە بە هەمان شێوە ئەو خاڵستنووریانەی تۆ هەتا زۆر بە ئاسانی کە ئیتیفاقی لەگەڵ ئێران کرد لەگەڵ تورکیا کردێتوانێ خاڵستنووریەکان دابخا و خاڵی سنووری کە بکاتەوە. کەواتە لە ئێستا داوەکوتم بۆ پاڵپشتی
هێزە گەورە نێونەتەوەیەکان بۆ پاڵپشتی وڵاتانی دراوسێ بۆ پاڵپشتی عێراق خۆی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێگایەکی کەی لە بەردەستانیە ڕێککەوتن نەبێ لەگەڵ حکوومەتی ناوەند لە ژێر ڕۆشنایی دەستور ئەگەر هاتوو ئەم ڕێککەوتنە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاست ئەکا و حەقەکە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی فیدراڵ غەدر لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە داگای فیدراڵمان هەیەەوە ئەتوانێت بۆ ڕای گشتی ناوخۆ بۆ ڕای گشتی دەرەوەی ڕوون کاتەوە کە ئەوە حکوومەتی یەکگرتووە غەدرەکە و نایەوێت کورد لەگەڵ عێراقی یەکگرتووە بێ بەڵام پێم وایە هەم ئێمەش کێشەمان هەیە هەندێک خاڵی دەستوریمان پێشێل کردووە و هەم حکوومەتی مرکزیش حکوومەتی یەکگرتووی عێراقیش کۆمەڵێک خاڵی دەستوری پێشێل کردووە ئەمەش تەنها بۆ کوشتنی کاتە سەرئەنجام بە زۆر بێ و بە خۆشی بێ و بە ناخۆشی بێ لەبەرەوەی تۆ لە دنیا ڕیفراندۆم تاقی بووە لە دنیا کوردۆستی نییە و کەسی لەگەڵان نەبووە ئەگەر خۆت بە خۆشی نەڕۆیتەوە بەردەستیان بە زۆرت خەنەوە بەردەستیان و پێویست ناکە کات بکوژرێەوە پێویست ناکە خەڵک زیاتر لەمەمان و بکرێ دەستخۆش ئەمە وەکو دوا پەیام و دوا قسەی جەناب دووەرم کرد لە بەرنامەکەی بەڵە کاک حەسەن بەرام دوا پەیامی بەڕێزیشت لە بارێ و بەگشتی لەسەر هەمانجی پێشمەرگە و سوپای عێراق و ڕێکەوتنەکانی داهاتووی هەرێم لەگەڵ بەغدا فەرم ئەمن دوو سێشتی کورتمەیە یەک وەکو وڵاتیەک داوا لە پەرلەمانەکەم گەر حکوومەتەکە وایە و جەنابیان لە پەرلەمانە حەقوایە لە بەیانی لە سبەی نێوانیە بانگشتی حکوومەتەکە بکەنە پەرلەمان و لێی پرسنەوە کوا پارەی ملت کوا قوتی ملت کوا ڕێکوتنەکانتان کواچی لە ژێر بەڕەکایە بۆمان بانگیانەکەی نەگەر بێن ئەمەی تۆ بانجی مەترسی کۆرۆنا تۆ بێ بانجیکەی تۆ بێ بانجیکەی من ئەوە وەکو وڵاتیەک و بە ناوی خەڵکەوە ئەو داوایەتانێک خاڵی دووەم کاکاوڕێ ینی بۆتە یاسا کورد یەکگرتوو بێت دەگاتە ئامانجەکانی خۆی کورد پەرت و ناکۆک بێت دەوڵەتێکشی بۆ دروستکە سبەی بڕێکی دەچێت لەگەڵ داگیرکەرێکا ڕێکەوە دێ ڕۆخێنێ ئەمە دەبێت سابت بێ ئەم هاوچەشەیە دەبێت سابت بێ سەبارەت بە ڕێکەوتنەکانمان من حەق نییە زدواجیانە مامەڵە بکەین ئەگەر ئێمە وەفدمان لە حاڵی حاضر لە گفتوگوایە لەگەڵ وزارەتی بەرگری عێراق بۆی ڕێکەوتن بکەین لە ڕووی سەربازیەوە و خۆمان بەشێک لە منزومەی سەربازی عێراقیدا بنین حەق نییە ئەو هەڵایە دروستکەین ئەگەر لە شوێنێکەوە پێشمەرگە 2 کیلۆمەتر بچێتە پێشەوە هێزی عێراق بچێتە پێشەوە و هەندێک ئاڵوگۆڕ هەبێ و هەندێک هاوکاری هەبێ لە نێوانەیە کاکە لەوێ کوردەیە باشە ئێمە خۆ ئەوە ئەرکی ئێمەیە مەمنونی عێراق بین بۆ ئەوی بچین لەوێ ئۆپراسیۆن بکەین بۆی خەڵکی خۆمان پارێزین بۆ ئەوی کاکەیەکان پارێزین بۆی کوردانی هەفتەغار پارێزین بۆی کوردانی دووس خورمات و جەبارە و خانەقین پارێزین یعنی من تێ ناگەم ینی ئەم بیرکردنەوەیە دەبێ واز لەم بیرکردنەوە بێن بەڕاستی ئێمە جۆرە خیتابێکمان هەیە جۆرە بیرکردنەوەیەکمان هەیە یعنی بەردەوام بین لەسەری ئەمەشمان هەیە نامێت دوا پەیامت بۆ سەرکردایەتی کورد لە ماوەی 30 چرکەیە ئەگەر بین دەڵێم داواتان لێ دەکەین یەک بگرن یەک نەگرن هەموو ئەوانەی ئێمە باسیەکەین و خەڵک باسیەکە عەرە بەڵێ فیمەهە بڕێح بایبە دەست سپاس بۆرێک لە بەڕێزان باڵام بۆ محەممەدەنداوین پەرلەمانی کوردستان کاک حەسەن بارام چاودێری سیاسی کە هەردوولاتان لە ستۆدیۆ لەگەڵمان سپاسانەکەم بەڵێ بینەرانی کورسات نیوز ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەیشی دیکە میشە ساغ و تەندروست باش بخواتان لەگەڵ